لە تۆڵەی خوێنی مارشیمۆندا هەرچۆنێ بێم کاری سمکۆ ئەنجامی خراپی لێوەشایەوە لەلایەکەوە ورمێ خۆی بوو بە ماڵبەندی شەڕێکی دینی لە بینی ئاسووری و مەسیحی و عەجەمی موسڵماندا کوژرانی مارشیمۆن کوردیشی تێکەڵاوی شەڕەکە کرد و شەڕەکەی لە جاران گەرمتر کرد. لەلایەکی ترەوە ئەم کارە ئاسووریەکانی لە جاران زیاتر و ڕوژان و کەوتنە شەڕ و خوێنڕێژی تۆڵەی کوشتنی مارشیمۆنیان لە خەڵکی ورمێ کردەوە. ڕۆژی شەممە 7 مارتی 1970 مارشیمۆن کوژرا. ڕۆژی دووشەممە 19 مارت ئەم هەواڵە گەیشتە ورمێ ئاسووریەکان دەستە ڕژانە ناو شارەوە. ڕۆژی سێشەممە 20 مارت کوشتاریان دەست پێ کردەوە. ڕۆژی چوارشەممە 21 مارت گەیشتە پۆپەی تووڕەبوون و خوێنڕێژی. تەمەدون ئەڵێ لە بەیانی زووەوە هێزە چەکدارەکان بە کۆڵان و گەڕەکەکاندا بڵاو بوونەوە لە پڕ خۆیان کرد بە ماڵی عالم و سەید و پیاوە ناسراوەکانی شاردا کەوتنە کوشتنی بە کۆمەڵی خۆیان و خێزانەکانیان و تاڵانی کەلوپەلی ناوماڵەکانیان. لەو ڕۆژەدا ژمارەیەکی زۆر لە عالمەکان و مەلاو سەیدەکان کوژران. لەم ڕووداوەدا زیاتر لە 10,000 موسڵمان بە جۆرێکی ناخۆش بە دەستی مەسیحیان کوژران و شەهید بوون. جیلۆکان لە پاش کوشتنی عولەما و سادات بەربوونە تاقمەکانی تری خەڵک هەر کەسێکیان لە هەژار و دەوڵەمەند بچووک و گەورە ژن و پیاو لە کۆڵان و بازاردا بینی دایانە بەرگولە. لەم ڕۆژە ترسناکەدا خەڵکێکی زۆر خۆیان لە ناو چاڵ و کارێز و تەنووری ماڵان و پەناوپەسێردا شاردەوە. لە کاتی پەلاماری چەکدارانی جیلودا بۆ سەر ماڵەکان بەو جۆرە گیانی خۆیان پارات. هەر لەو ڕۆژەدا هەموو کوردەکان کە پێشتر هێزە چەکدارەکانی مەسیحەکان چەکداریان کردبوون چەککران و کوژران. لە گوندەکان و دەوری شار لە هەرجێک موسڵمان یا کوردێکیان بدیایە بێسڵەمینەوە ئەیان کورد. بەم ڕەفتارە درڕندانەیە بەڕادەیە خەڵکیان شڵەژان و ترسان مسلمانەکان لە هەر تاقمێ بوون لە ماڵەکانی خۆیاندا لە زێراب و بیردا خۆیان شاردەوە. ماوەی 3 ڕۆژ هیچ کەس زاتی نەئەکرد لە ماڵ دەربچێ. کۆڵانەکان چۆڵ و گەڕەکەکان لە خامۆشیێکی کوشندەدا بوون. شار شێوەی گۆڕستانێکی چۆڵکراوی بەخۆیەوە گرتبوو. نووسەرەکانی ورمێ ژمارەی کوژراوەکانی ئەو ڕۆژە خوێناویانە بەدا تا 15,000 کەس ئەخەمڵێنن. ئەم ژمارە ئەگەر زیادیشی پێوەنرابێ ئەندازەی ڕق و تووڕەبوون و جۆری تۆڵەسەندنی خێڵەکی ئێلەکانی ئاسووری دەرەخەن. چەندین هەزار کەس لە خەڵکی ورمێ بۆ پاراستنی گیانی خۆیان پەنایان بردووە بەرماڵی میستەر شید، کۆنسڵگەی ئەمریکی، نەخۆشخانەی ئەمریکی، بارەگای میسیۆنی فەڕەنسی. لەژێر گوشاری کۆنسولی ئەمریکیدا ئاغا بوترۆز فەرمانی بە ئاسووریەکاندا کە ئیتر دەست دە کوشتن و ترساندن هەڵبگرن. نیوەڕۆی 22 مارت فەرمانداری ورمێ عەزیمسەڵتەنە سەردار جاریدا کە ئیتر ئاسایش جێگیر بووە. هەر مەسیحیە بچێتە سەرماڵی کەسێ ئەبێ بگیرێ و بدرێتە دەست حکوومەت. سەرکردایەتی تیپە چەکدارەکانی ئاسووری پلانی پەلاماردانی بارەگاکەی سمکۆی دانا. هەموو هێزەکانی خۆیان سازدا و هەرچی چوارپی ناوچەکە بوو بۆ وەڵگرتنی تفاقی جەنگ کۆیان کردەوە. ئاغا بەترۆز خۆی سەرکردایەتی ئەو هێزەی ئەکرد کە بۆ گرتنی چارێک دانرابوو. هێزێکی تریش کە ئەبوو پەلاماری قۆشچی و دەوروبەری بدا گاسفێڵدی فەڕەنسی و کۆڵۆنیڵێکی رووسی سەرکردایەتیانەکرد. ئاغا بەترۆز هەر بۆ شکاندنی بەفری ڕێگاکەی 400 کەسی قەڵەوی لەگەڵ خۆی بردبوو. کتوپڕهەڵی کوتایە سەر چارێک شەڕێکی قورس ڕوویدا. دایکی سمکۆ و کچێکی جەعفەر ئاغای برای کوژران. سمکۆ خۆی لەبەر هێرشی ئاسووریەکاندا پێنەگیرە. کشایەوە ناو خاچی تورکیا. ئاسووریەکان بەدەم ڕێگاوە هەڵیان کوتایە سەر سەڵماز، دیلمان، قوشچی، عەسکەراباد. پەلامارەکەیان دەڕۆژی خایان. بەو پەڕی دڵڕەقیەوە کەوتنە کوشتاری کوێرانەی خەڵکی تاڵانی ناوچەکە. مەڵبەندی سەڵماسیان لە کورد پاکردەوە. ڕۆژی 20 جەمادی ئەوەل ئاسووریەکان بە بۆنەیگرتنی چاریقەوە لە خۆشیدا کردیان بە تەقا. لەم بەزمەدا 40 کەسی بێتاوان کوژران. بەهۆی ئەم ڕووداوانەوە بۆ پاراستنی هێمنی و ئاسایشی شار لە کۆبوونەوەیەکدا لە ماڵی عەزیمسەڵتەنە سەردار ئەنجومەنێکی تێکەڵاو بە ناوی کۆمیسیۆنی ئەمنیەتەوە پێگات. بەڵام ئەم کۆمیسیۆنە هیچی پێنەکرا چونکە دەسەڵاتی ڕاستەقینە لە دەست ئاغا بەترۆس و چەکدارەکانیدا بوو. حکوومەتی ناوەندی ئێران لاواز بوو نی ئەتوانی کارێکی کاریگەر بۆ ڕزگارتنی خەڵکی ورمێ ئەنجامدا. ئاسووریەکان ئەیانویست خەڵکی ورمێ و کوبارمتە لە گفتوگۆکانی خۆیاندا بۆ دەربازبوون لە سزا و جێکردنەوەی خۆیان بەکاربێنن. کاربەدەستانی تەورێزیش ئەیانویست کار بەسەر بەرن چونکە خۆیان کاریشی ئەوتویان پێ نەئەکرا دژی ئاسووریەکان و هەر لەو ماوەیەشدا واتەواتی هاتنی ئۆردوی تورک بڵاو بووە. بە تایبەتی دوای ئەوەی سوپای رووسی لە ویلایەتە داگیرکراوەکانی عوسمانی کشابووە و ئۆردوی تورک چوو بۆوان ئەرزروم و شوێنەکانی تر. گفتوگۆ لە نێوان کاربەدەستانی تەورێز و ئاسووریەکانی ورمێدا دەستی پێکرد. عەزیمسەڵتەنە دەستی لە حاکمی هەڵگرت. لە تەورێزەوە دیسان ئیجلالالمولک کە چەند جارێکی تر حاکمی ورمێ بوو دانرایەوە. پاش ماوەیەک عەزیمسەڵتەنە کوژرا. ئاسووریەکان بکوژەکەیان لە هەمان جێدا هەڵواسیەوە. سەرەتای کۆتایی هێرشی تورک و کشانەوەی ئاسووری لە ورمێ. رووسیای سۆڤێتی لە جەنگ دەرچوو دەستی لە پشتیوانی ئەرمەنی و ئاسووری هەڵگرت.
خەریکی سازین بوو لەگەڵ حکوومەتی تورک. حکوومەتی قافقاز بە شەڕی ناوخۆ خەریک بوو، نەی ئەپەرژە سەر یارمەتیدانی ئەوان. ئەو هیوایی هاوپەیمانەکانیش بە پێگێنانی تیپە چەکدارەکانی ئاسووریان هەبوو بۆ پڕکردنەوەی بۆشایی رووسی لە جەبەی تورکیدا، نەک هەر بۆوان نەهاتە دی، بەڵکو ئەوان خۆیان لە شەڕێکی خوێناویەوە گلان لەگەڵ خەڵکی ناوچەکە. هاوپەیمانەکان تا ئاهات زیاتر لە ئاسووریەکان نائومێدە بوون. لەلایەکەوە لە عۆدەی ئەو ئەرکە جەنجێنە ئاهاتن کە پێیان سپێرا بوو، لەلایەکی ترەوە درێژەدان بە هاوکاری و پشتیوانی تیپەکانی ئاسووری کە لەگەڵ ئازەری و کوردی دانیشتووی ناوچەکە تووشی شەڕێکی دینی و نەتەوەی خوێنایی بووبوون. دەوڵەتانی فەڕەنسا و بەریتانیاشی تووشی ناکۆچیە کرد، هەم لەگەڵ ئێران وەکو دەوڵەت و هەم لەگەڵ خەڵکی ناوچەکە وەکو کورد و ئازەر. لەبەرەوە کاربەدەستانی فەڕەنسی و ئینگلیزی خۆیان لە یارمەتیدانیان ئەدزیەوە و خەریکی ئەوە بوون بە تەنیا بەجیان بێڵن. ئینگلیزەکان هەر لە سەرەتاوە یارمەتیکی کەمی ئاسووریەکانیان دابوو، شتێکی ئەوتویان لەلای ئەوان نەبوو لیان بسێننەوە یا بیکێشنەوە. فەڕەنسیەکانیش لە 27 نیساندا هەمویان ورمیان چۆڵ کرد جگە لە کاپتن گاسفێلد کە ئەویش خۆی مایەوە. فەرمانبەرانی رووسیش لەسەر داوای حکوومەتی قافقاز گەڕانەوە. ئاسووریەکان خۆیان بە تەنیا مابوونەوە لەگەڵ چەند ئەفسەرێکی فەڕەنسی و رووسی کە ئەوانیش بە ئارەزوی خۆیان مابوونەوە لەگەڵ میسیۆنی ئەمریکی و فەڕەنسی. ئۆردوی تورک کەوتبووە پێشڕەوی بەرەو ئازەربایجان. ئەم هەواڵە دڵی موسڵمانەکانی خۆشە کرد و مەسیحەکانی ئەترسان. لەم لاشەوە هێزەکانی ئینگلیز بۆ پڕکردنەوەی شوێنی ڕووس هێزەکانی خۆی ئەناردە ئێران. ڕەوتی جەنگ لە هەموو جەبهەکاندا بە قازانجی بەریتانیا بوو. نیشانەی لاوازبوون و تێشکان خەریب بوو لە ناو هێزەکانی تورکدا دەرەکەوت، بەڵام تورک لە سنووری ئێرانیەوە لە پێشڕەویدا بوو. هێزێکی تورک لە شنۆ تێپەڕی بوو گەیشت بۆ سولدوز، جگە لە تیپەکانی ئاسووری هێزێکی تر لە ڕێگەیاندا نەبوو. هێزەکانی تورک لە دوو لاوە پێشڕەویان کرد، لە بایەزید و ماکۆوە، هەروەها لە ڕەواندزەوە بۆ ئەوەی سەران سەری خۆر ئاوای دەریاچەی ورمی ئابڵوقە بدەن. لە لای سەرەوە سمکۆ و لە لای خوارەوە سەیتەها هاوکاری هێزەکانی تورکیان کرد. یەکەمین پێکادان لە ناوەڕاستی نیساندا لە نێوان تورک و ئاسووریەکاندا لە لای شنۆ ڕوویدا. لە سەڵماس و خۆی چەند تێگەڵچوونێکی تر ڕوویدا. ناوشاری ورمێ لە دەست ئاغا بوتڕوس و چەکدارەکانیدا بوو. ستەم و پشێوی بەردەوام بوو. گفتوگۆکانی ئاسووریەکان لەگەڵ کاربەدەستانی تەورێز سەری نەگرت، هەروەها گفتوگۆکانیان لەگەڵ تورکیش بێهودە بوو. کاربەدەستانی تەورێز بۆ ئەوی ئاسووریەکانیان لە کۆڵ ببێتەوە ئەیانویست هانیان بدەن بەرەو قافقاز بڕۆن. ئاسووریەکان تا هات نائومێدترە بوون. گاسفێل لەو ڕۆژانەدا نووسیوێتی ئێمە لە هەموو لایەکەوە گەمارۆ درابووین، تفاقی جەنجیلەکەم بوونەوەدا بوو. دابینکردنی ئازوقا ڕۆژ بە ڕۆژ دژوارترە بوو. ناوچەکە لەلایەن سوپای رووسیەوە ڕوتێنرابووە. توانای دابینکردنی خواردەمەنی خەڵکی ئاسایی و 65,000 پەنابەری جیل و ئەرمەنی وانی نەبوو. قات و قڕی و برسێتی ڕۆژ بە ڕۆژ زیاتر هەستی پێکرا، پەتا گاڵی بە ئێرانی و مەسیحەکانە کرد. شێوی ڕۆژ بە ڕۆژ زیاترە بوو. موسڵمانەکان کەوتبوونە تاڵان و کوشتاری بە کۆمەڵ ئیتر نەئەبڕایەوە. ئێمە بڕیارماندا هەڵکوتینە سەر تورک لە ناوچەی سەڵماس و تا جوڵفا ڕایان ماڵین، تا لەو ڕێگەیەوە پەیوەندی خۆمان لەگەڵ ئەو دی و قافقاز دروست بکەین، داوای یارمەتیان لێ بکەین. لە دەی تەمموزدا فڕۆکەیەکی ئینگلیزی لە ورمێ نیشتەوە. فڕۆکەوانەکە لەلایەن جەنەڕاڵ دینسترۆفێل فەرماندەی هێزەکانی بەریتانیا لە سەروی ئێران نێرا بوو بۆ ئەوەی بە ئاسووریەکان ڕابگەیەنێ کە ئینگلیزەکان هیچ هێزێکی ئامادەیان نییە بینێرن بۆ یارمەتیان و ئیتر ئەبێ پشت هەر بەخۆیان ببەستن و هێزەکانی بەریتانیا لە هەمەدان و بەشی سەروی ئەوێدا هەن بۆ ئەوەی ئەوانیش لە خواروی دەریاچەی ورمێەوە ڕێگەیەک بۆ خۆیان بکەنەوە لەگەڵ ئەوان یەک بگرنەوە. لە 20 مانگەوە تاقمێک لە چەکدارەکانی ئاسووری بە سەرکردایەتی ئاغا بوتڕۆس کەوتنە تەقەلایکردنەوەی ڕێگایەک بۆ لای بیجار و ساینقەڵا بۆ ئەوەی لەگەڵ هێزەکانی ئینگلیز یەک بگرنەوە و هەوڵی هێنانی یارمەتی بدەن. ئۆردوی تورک بە سەرکردایەتی سەلاحەدین پاشا تا ئەهات لە ورمێ نزیکترە بووە. ئاسووریەکان وریان بەردابوو، هیوای مانەوە بەرەنگاریان نەمابوو. لە 29 تەمموزدا ئەگەرچی سەرکردایەتی هێزە چەکدارەکانی ئاسووری ئاشتاب فەرمانێکی بە زمانەکانی ئاسووری و ئەرمەنی و رووسی چاپ و بڵاو کردەوە، داوای لە مەسیحەکان کردبوو هەموو دەست بدەنە چەک و بێتر سوسڵەمینەوە و دواکەوتن لە پێناوی گیان و ماڵ و نیشتیمان و ڕێکخراوەکەیاندا بەرامبەر دوژمن ڕابوەستن بۆ بەرەنگاری. بەڵام هەمان ڕۆژ ئاغا بوتڕۆس بە تەلەفۆن لە بیجارەوە ئەشتابی ئاگادار کرد کە هێزی تورک بەرە ورمێ ئەکشێن، بەڵام ئەڵقەی ئابلوقەکەیان شتێنراوە، ئەوانیش ئەتوانن لە هەمان ڕێگاوە بکشێنەوە بۆ بیجار. ورمێ لەژێر دەستی خۆیاندا بوو، بەڵام بوو ئەوەی خەڵک بە پاشەکشەکەیان نەزانێ و تووشی کێشە و شەڕ نەبن، جاریان بەناو شاردادا کە هاتوچۆکردن ئیتر قەدەغەیە و هەرکەس هاتوچۆ بکە یاری بەگیانی خۆیەکە. شەوی چوارشەمە 2 ئابی 1970 ئاسووریەکان هەموو ئەمارەکانی اتفاقی جەنگیان تەقاندەوە. هەندێک لە ئازوقە و کەلوپەلەکانی خۆیان سووتان و هەرچی شتێکی پێویست و بە نرخیان پێ هەڵگیرا یا بە عەرەبانە پێبارکرا بە پەلە پێچیانەوە و بە کۆمەڵ بەخاو خێزانەوە بەرەو بیجار بەڕێکەوتن. بۆ بەیانی خەڵکی شار تێگەیشتن کە مەسیحەکان ڕۆیشتون،
پاژنیوەڕووی سیئاب پێشەنگی ئۆردوی تورک کە بریتی بوو لە سوارەی کورد و ئازەری گەیشتە ناو ورمێ. مەسیحەکان لە هەلومەرجێکی زۆر سەختدا کشانەوە. داقان وسیوێتی ئەم کاروانە چەندین دەهەزار کەسێنە ڕێکوپێکە هەرچەند ئەیان بیست ئۆردوی عوسمانی نزیکتر ئەبێتەوە ئەوان لە ڕۆیشتن زیاتر پەلەیانە کرد بۆ ئاسانکردنی ڕۆیشتن کەلوپەلی قورسیان لە ڕێگەفڕی ئەدا و ئەیان ویست گیانی خۆیان لە شەڕ بە ساغی دەرباز بکەن لە ڕێگا و پردەکان کە باریک بوون لەبەر ئەوەی هەمویان ئەیان ویست زووتر تێبپەڕن بە زۆری پیرەکان ئەکەوتنە ئاوە ئەخنکان. نەخۆشەکانی کە توانای ڕۆیشتنیان نەبوو لە ژێر درەختی چۆڵەوانیدا بە هیوای خوا بەجیان ئەهێشتن و خۆیان هەڵەهاتن. ژنان و دایکانێک کە منداڵەکانی خۆیان بزر کردبوو ناڵە و شیوەنیانە کرد. بە کورتی هەلومەرجی ئەوانە زۆر دڵتەزێن و لە بازکردن نەئەهات. لە هەمووشی خراپتر جیلۆکان و قاچاقەکانی ئەرمەنی کە تا ئەوسابوو بوونە هۆی کوشتنی ئەو هەموو موسڵمانانە ئێستا لەگەڵ پیرەمێرد و پیرەژنانی مەسیحیدا ڕەفتاری خراپیانە کرد. ئەوانیان بە کۆسپی خێرا ڕۆیشتنی خۆیان ئەزانی و ئەیانویست بە هەر ڕێگەیەکی بکرێ ڕزگاریان بێ لە دەستیان. ئەم کۆچە نالەبارە لە هەموو جێگایەک ئەکەوتە بەر هێرشی دوژمنەکانی کە لە سابلاغ دەرچۆن نزیکی میان دوا و مەجلس سەڵتەنە سەرداری ورمێ بۆ تۆڵەسەندنی هاوشاریەکانی خۆی ڕێگەی پێگرتن و زۆری لێکوشتن. ئەوانی تریان خۆیان گەیاندە هێزەکانی ئینگلیز لە ساینقەڵا. شەڕی ناوخۆی مەسیحی موسڵمان لە ورمێ ڕۆژی هەینی 22 شوباتی 1970 دەستی پێکرد تا ڕۆژی 1 ئابی 1970 درێژەی کێشا بە گەیشتنی ئۆردوی عوسمانی تەواو بوو واتە 159 ڕۆژی خایاند. لەم شەڕەدا بە قسەی نووسەرانی عەجەم 130 تا 140 هەزار کەس لە خەڵکی ورمێ و سەڵماس و دەوروبەری کوژران. لە مەسیحەکانیش تەنیا 50 هەزار کەسێکیان گەیشتنە ساینقەڵا. ئەوی تریان کەمێکی نەبێ لە ناوچەکانی پێشوو خۆیان دامابوونەوە هەمویان لە ڕێگە فەوتان. ژمارەی کوژراوی کورد دیار نییە چونکە کەس سەرژمێری نەکردووە. دیارە ئەویش زەرەری گیانی گەورەی لێکەوتووە. سەرەڕای ئەوەی زۆری ناوچەکانی کوردستان ببوونە ڕێپەلکەی سوپاکانی تورک و ڕۆز شەڕی ناوخۆی ئەرمەنی و ئاسووریشی بوو بۆ سەربار. ڕەنگە یەکێ لە شایەتە باشەکان ئاغا پەترۆس خۆی بێ. ئاغا پەترۆس لەو بەیاننامەیەدا کە بە زمانی ئاسووری و فارسی لە 19 نیسانی 1970دا بۆ ئاشتبوونەوەی مەسیحی و موسڵماندەری کردو و نووسیوێتی براینە من کورتەیەکتان لەسەر هەلومەرجی شنۆ بۆ ڕوونەکەمەوە کە خۆم بە چاوی خۆم دیومە چونکە دڵنیام کە دڵی ناسکو و ویژدانی ئێوە هیچ کاتێ لە هەلومەرجی ئەوێ ڕەزا نابێ و تەحەموول ناکا لەوانە لە کۆڵانەکان ڕێگەکان ناوماڵاندا ئەمدی ئێسقان گۆشتی پێوە نەماوە پارچەکانی سکەلیت و هەیولایان هەڵنەوە شاوە وەکو خۆی پێکەوە ماوە لەو ناوچانە ناشتنی مردوو یارمەتیدانی هەژاران ئاودان بە لێوی تینووی سوتاوی نەخۆشان یا گریان و پرسە بۆ مردنی نەجیبان و ئایانەکانی خۆیان هەمووی وازی لێهێنراوە و دەستی لێ هەڵگیراوە خۆراکی سەگەکانی ئەوێ گۆشتی مرۆڤە بە زۆری خۆراکی مرۆڤیش لەوێ گۆشتی پشیلە و سەگ و مرۆڤە دەوڵەمەندەکان گەیشتونەتە دوایین پاروی خۆیان ڕەنگ و ڕوخساریان لە برسا زەرڕاڵگەڕاوە مناڵان ئومێدیان بە بەزەی و دڵنەرمی دایکیان نەماوە نانیان بدەنێ هەمویان لە جێکا خڕبوونەتەوە لە ژیانی خۆیان ناومێد بوون کەسانێکی زۆرم ئەدی گیایانە خوارد ویستم پرسیاریان لێ بکەم سەری خۆیان ڕائەوەشان و هیچ وەڵامێکیان نەئەدامەوە زانیم کە لە گیانی خۆیان بێزار بوون هیچ گویان نەئەدا ئێمە و خەریکی گیاخواردنی خۆیان بوون ئەگەرچی ڕێزێنانی میوان لە هەموو شوێنێ لەسەر هەموو کەس پێویستە کەچی کابرایەکی خەڵکی سڵدۆز لە ناچاریدا هەردوو میوانی بەڕێزی خۆی کوشتبوون گۆشتی هەردووکیانی خواردبوو چەند جار لەبەد بەتر بینراوە دایک گۆشتی ڕانی مناڵە خۆشەویستەکانی خۆی خواردووە هەی هاوار و داد براینە هاوارتان لێ ئەەکەم لە پێناوی مرۆڤاتیدا هەرچی زووتر ڕۆژگاری ئاشبوونەوە تەواو بکەن بۆ ئەوەی ساڵی داهاتوو پێویستمان بە خواردنی گۆشتینەوەی خۆمان نەبێت لەو هێرشەدا بۆ سەر شنۆ ئاغا پەترۆس خۆی سەرکردەی هێزە چەکدارەکانی ئاسووری بوو